مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. تەواو بوو. چوونم بۆ لای پوریۆر هەموو ئاواتەکانی بەبادام. ئیدی تەنانەت نامەوێ هەوڵی ئەوەش بدەم کە هیچ ئومێدێک بەخۆم بدەم. پوریۆر لا پشت مێزەکەی دانیشت بوو، ڕوخساری پاک تاشراوی جۆرە شەرم و لا ڕوو دامانێکی با ئەدەبانی پێوە دیار بوو کە لە هەوڵەوە پێیم بە مەسەلەکە برد. وتی: شەوی ڕەشم خوێندەوە، پواسیری هاوڕێشمان خوێندوویەتەوە، هەردووکمان هەمان ڕاوبۆچوونمان هەیە. هەڵبەتە با حوکمی ئەو متمانەیە کە بە تۆم هەیە دەتوانم بە ئاشکرا ڕایخۆمت پێ بڵم. گەرۆ مشک بوو، دەستەکانم لە ئارەقەدا هەڵکشان و وتم: مسیۆ پوریۆر، مەبەستان چییە؟ جگەرەیەکی داگیرسان، تا پشوویەکی وە بەربێتەوە بتوانێت بە ئارامی قسەی خۆی بکە. دوای تۆزێک جگەرەکەی لە تەپڵەکێکی شاغدا دانا، بزەیەکی زۆر کاڵی بۆ کرد. ئەوسا بەدەم سەر لە خانەوە لە بنلێوانەوە وتی: دۆستی ئازیز، ئەوەی لە تۆ ڕووی داوە هیچ مایەی گرانی نییە. سووی لێ مەخۆ، بە دگمەن ڕێک دەکەوێت کە نووسەرێک لە داهێناندا نەداتە پاش شەوی ڕەش بەرهەمێکە کە بە هەر حاڵ شایستی چاپکردن نییە. ئەم قسەیە گولەیەک بوو ڕێک ناوەندی سنگمی پێکا. چاوم نوقاند، هەستم کرد زەوی لەژێر پێما دەلەرزێ و ژوورەکە بە دەوری چەوەری بێدەنگیدا دەخولێتەوە. زۆر بە زەحمەت بەسەر خۆمدا زاڵ بووم و پرسییم: مسیۆ پوریۆر، سەردەمی ئەم بۆچوونە توندە چییە؟ پوریۆر لێم نزیک بووە و دەستی خستە سەرشانم. ئەم ڕەفتارە دۆستانەیە هێندیدی دەردی گران کردم. دووبارە وتم: بێ زەحمەت بۆ میڕۆن بکەوە. لەوەیە شەوی ڕەش کەم و کوڕیەکی هەبێت، ئەمە نووسینەوەی یەکەمە، دەتوانم دەستکاری بکەم. دروستە، بەڵام دەترسم دەستکاری و چاکردنەوەیکی یەجگار زۆری بوێت. سەیرە، هەڵبەتە من لە شەوی ڕەشدا هەمان شێواز و ستایلی غەزەبم کە بووە مایەی سەرکەوتنی ئەو ڕۆمانە بەکار نەبردووە، بەڵام پێم وایە نووسەر حەقی خۆیەتی و بگرێت لەسەرێتی لە بەرهەمەکانیە خۆی تازە بکاتەوە. وەختێ بەم داماویە بەرگریم لە خۆم و لە کتێبەکەم دەکرد کە هەموو ئابات و ئومێدێکم لەسەر ڕۆنابوو، هەستم بە شەرمەزاری دەکرد. درێژم بە قسەکەدا: تۆ کە غەزەبت بە دڵە مانایوانیە کە ناچارم بکەی تا ماوی بە هەمان شێواز و ستایل بنووسم. نووسەر دەبێت ئاسۆی بیرکردنەوە و هزرینی خۆی فراوانتر بکە، دەبێت زەینێکی کراوەتری هەبێت. مسیۆ پوریۆر، دەبێت ئەو نووسەرانەی کە نایانەوێت لاوازنەی سەرکەوتنی یەک بەرهەمداوە مێنن هان بدرێن، پشتیوانیان لێ بکرێ. خۆتۆ بازرگان و فرۆشیاری تایبەتی یەک جۆرە دەرمان نیت، خۆتۆ پابەندی یەک مارکەی بازرگانی تایبەتی نیت. پیشەکەی تۆ بریتە لە کەشف و دۆزینەوەی نووسەرانی تازە، کەواتە دەرفەتیان بدە با خۆیان کەشف بکەن، پەردە لەسەر توانە جۆرە و جۆرەکانیان هەڵماڵن، ئەم پەڕ تا ئەو پەڕی بەهرە و زەوق و سەلیقەی خۆیان تی بکەن. پوریۆر وتی: تووڕەمە بە برادەری ئازیز، ڕاستە من غەزەبم بە دڵ بوو، جا هەم لەبەر هۆی بازرگانی و هەم لەبەر هۆی هونەری حەزم دەکرد هەمان ڕێگا بگریتە بەر. باوەڕ بکە ئەم کتێبەت تەنانەت ئەگەر پێشەوانی ئەو شێواز و ستایلەش بواە، ئەگەر بە ئاشکرا شایستەی چاپ و بڵاوکردنەوە بواە، ڕەتم نەدەکردەوە. پیشەکەی من وا دەخوازێت کە نابێ سەلیقە و زەوقی شخصی خۆم بەکار بەرم. من لە هەڵبژاردننی ئەو دەستنووسانەدا کە بۆ میدەنێرن هەوڵ دەدەم خواست و داواکانی خەڵکی بخەمە شوێنی خواست و داوا شخصەکانی خۆم. ئێستاش باوەڕ بکە کە کتێبی شەوی ڕەش نەخواست و داوا شخصەکانی من و نەخواست و داواکانی جەماوەری خەڵکی تێر ناکات. باوەڕم پێ بکە. بە حیرەت و پەرێشانیەوە گوێم لەم دیالۆگ و هێرشە توندە دەگرت. پوریۆر بە ئاشکرانی گەران بوو، بە نێو ژوورەکەدا دەهات و دەچوو، بێ ئەوەی تەماشای من بکات قسەی دەکرد. بەڵێ بەڵێ دۆستی ئازیز، تۆ ناچار نەبوویت هەمان شێواز و ستایلی غەزەب ئەم ڕۆمانەدا بڕێژیت، بەڵام دەبوایە بە هەمان زەوق و سەلیقە و داهێنانەوە دایڕێژیت. تۆ دەستبەرداری ئەو شێوازە توند و زبرە بوویت کە لە یەکەم بەرهەم تا بەکارت بردووە. ئەمە بەجێ خۆی حەزت کردووە لە ڕێگەی چیرۆکێکی کورتی زیندووەوە خۆت تازە بکەیتەوە، ئەمە حەقی خۆتە، بەڵام تۆ هاتوویت بابەتێکت هەڵبژاردووە ئەوان پەسەند بۆ ئەو باشە بە زنجیرە بڵاو بکرێتەوە خوێنەر کاتی پێ بەسەر بەرێ. ئاستی هونەری لەم بەرهەمەدا ڕەچاو نەکراوە. شێواز و ستایلی کتێبەکە مایی بەزەییە، زۆر لاوازە، کارەکتەرەکان بێنمودن و هیچ لایەنێکی زیندوی سایکۆلۆژیان نییە. دیالۆگەکان لە هی کەسێکی نوکتەباز دەچێت
کە لە کۆڵی کردوتەوە. کارەکە بەگشتی شاش بێتام و بێشەخصێت و بێهودەیە، لەنگیە ترسناکەکە لەمەدایە، کتێبەکە بێهودەیە، بێفایدەیە، بە کەڵکی جەماوەری خوێنەر نایەت، بە کەڵکی ئێمە نایەت و بە کەڵکی خۆشت نایەت. ئەگەر ئەم کتێبە چاپ بکەیت گەورەترین زەرەر لە خۆت دەدەیت، هەڵەیەکی کوشندە دەکەیت، حیا و حەسیەتتان بەجارێ دەچێت، ئیدی کەس باوەڕی بە تۆ بە بەهرەکەت نامێنێ. باشە تۆ بە چه ئەقڵێکەوە ئەم کتێبەت نووسیوە کە کەم و زۆر مۆرک و شەقڵی کاری تۆی پێوە دیار نییە؟ ئاهیگان و هەستی ڕەخنەیت لە دەست داوە یان نا؟ پریۆر بێدەنگ بوو، دیارە ژێوان بوو لەوەی کە سنووری ئەتەکێتی بەزاندووە. ئەو ساوتی ببوورە کە بەم زمانە زبروتوندا قسەت لەگەڵ دەکەم، بەڵام باوەڕ بکە من بەرژەوەندی تۆم دەوێ. بەڕاستی نەترەم بەردا بوو، توانای هیچ بەرگریەکەم نەبوو، بەسەر قەنەفەکەدا تلیسا بوومەوە، بە کاوەخۆ تامی ئەم ناکامی و زەلیلی و مەلوولیم دەچەش، دڵم پڕ بوو لە ترس و لەرز. لەبن لێوانەوە وتم واتە لاخۆڕایی ئەم ڕەنجەم داوە، ئەم جۆرە ڕووداوانە لە پیشەکەی ئێوەدا زۆرە؟ باشە تۆ لەم حکم و قەزاوەتەی خۆت دڵنیایت؟ من حەز دەکەم بەر لەوەی ئەم کتێبە بخەمە چاوی مێزەکەەوە پیشانی کەسێکی دیکەشی بدەم. پەریۆروتی ئێمە کتێبەکەی تۆمان پیشانی سێ خوێنەری پیشەیی دیکە داوە، مەسەلەکە لەوە جددیترە کە فەرامۆش بکرێیان پشتگوێ بخرێ. باشە ئەو سێ خوێنەرە چیان گوت؟ هەر سێ خوێنەرەکە مەخابن، هەمان بۆ چوونی بواسیریان هەبوو، هەمان بۆ چوونی منیان هەبوو. ئەگەر حەزت لێ دەتوانی بۆ ئەمە بەستە بواسیر بدینی. بەپەلەوتم نەنا، ڕوم نەدەهات ڕوبەڕووی پیاوێک ببمەوە کە کاتی خۆی ئافرین و تاریفی کردبووم و بێگومان ئێستا دەیکورهاندم. بەڕاستی ئەمەم لەبەر گران بوو. پریۆر دووبارە وتی ئەگەر زۆر دڵت بەم ڕۆمانەوەیە سەر لە نوێ دەستی پێ بکەرەوە یان شتێکی دیکەمان بدەیە. بەخۆت دەزانی ئێمە زۆر حەز دەکەین لابازنەی وەشانخانەکەمان داوەمێنی و بگەرمی پێشوازی لا داهێنانەکانی ئایندە دەکەین. وتم دەستنووسەکەم بدەرەوە. پریۆر دەستنووسەکەی دامەوە. زۆر دۆستانە کەوتە دڵدانەوە و هاندانم. نازانم بۆچی ئامۆژگاری کردم کە سەفەرێکی کورد بۆ یۆنان یان دوورگەکانی بالیاوی وڵاتی ئیسپانیا بکەم. بەلاقی سست و دڵی شکاوە پریۆرم بەجێهێش، ئارەقا بە هەنیە و دەستەکانما دەچۆڕایەوە، ڕاستە و ڕاست بەرەو پێش ملم دەنا. شانم لە شانی ڕێبواران دەدا، خۆم بەلا کۆڵانی باریک و نەناسراودا دەکرد. لەسەر شۆستەکاندا دەبەزیم و سەردەکەوتمەوە. جۆرە حەواسپەرتی و خەمینیەکی سیر دایگرت بووم کە دەتگوت بەسەر ئەم دنیایەوە نیم. بە شێوەیەکی میکانیکی ئەم قسەیەم لە بەرخۆمەوە دەگوتەوە تەواو هەموو شتێک کۆتایی هات، تەواو هەموو شتێک کۆتایی هات.